ئێوارەتان باش هەموو جیهان هێشتا هەرباسی ئێران دەکات لە حاصلات گرنگترین ڕووداوەکانی پێیوەست بە ئێران کۆکراونەتەوە. لە ئێستاوە لە ئێران ناوی چەند کەسێک دێت بۆ شوێنگرتنەوەی ڕئیسی لە ناو ئەوانەدا ناوی محەممەد موخبیر سەرۆکە کاتیەکەی ئێستا و محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمان و لە ناو باڵی ریفۆرمیش ناوی حەسەن ڕوحانی و محەممەد جەواد زەریفی دێت. هەرچەندە بەم دوایە لێژنەی چاکساسی دەستور ناوی حەسەن ڕوحانی قبول نەبووە. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ نووسیوێتی وڵاتانی خۆرئاوا پێیان وایە ئێران لە بەردەم پەشێویدایە بارودۆخی بە ئاسانی جێگر نابێت. بەزەندەش دەکەن لە ماوەی داهاتوودا هەڵوێستی ئێران بەرامبەر دەوروبەرەکەی تونتر بێت. ئاژانسی ئێرنا ڕایگەیان 50 وەفد لە وڵاتانی جیهان بەشداری مەراسیمی بەڕێکردنی ڕئیسیان کردووە لە تاران. عێراق و پاکستان و ئەرمینیا و قەتەر و ئازربایجان لە ئاستی سەرۆک وەزیران بەشداریان کردووە. پەیامی سەرخۆشی ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ سەرۆکی ئێران کاردانەوەی لێکەوتەوە. چەند سیناتۆرێکی کۆماری دەڵێن ئەمریکا نەدەبوو ئەم پەیامەی بناردایە، وەزارەتی دەرەوەش دەڵێت ئەوە کارێکی پرۆتۆکۆلی ئەگەرنا هەڵوێستمان نەگۆڕاوە. رادیۆی ویسکۆنسنی ئەمریکی دەڵێت بە پشبەستن بە زانیاری پسپۆرە ئەمریکیەکان ئەگەری هەرە بەهێز ئەوەیە فڕۆکەکەی ئیبراهیم ڕئیسی سەرۆکی ئێران بەهۆی کۆنبوونیەوە لە کار کەوتووە و کەوتوتە خوارەوە. ڕافائێل گروسی بەڕێوبەری گشتی ئاژانسی وزەی ئەتۆمی دەڵێت بەهۆی گیان لە دەستدانی سەرۆکی کۆمار و وەزیری دەرەوەی ئێران تەواوی گفتوگۆی ئەتۆمیەکان لەگەڵ ئەم وڵاتە وەستاون، چونکە پەیوەندی سەرەکیەکیان لەگەڵ ئەم دوو کەسایەتیەدا بووە.